مسلمانانی زۆر بەڕێز، بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار ئەم ساڵیش خوای پەروەردگار دەرفەتمان بدا بە جەستەی ساغ و بەدڵی خۆشەوە لە خزمەت زنجیرە باسێکی تازەدا بین بە ناونیشانی بڕوانە. زنجیرە باسی بڕوانەمان لە وشەکانی قورئانی پیرۆزەوە وەرگرتووە. یەکێک دەپرسێ بۆچی ئەم زنجیرە باسەمان ناونا بڕوانە؟ ئەڵێن مسلمان پێویستە بەرچاوڕوون بێ، مسلمان پێویستە کەسێک بێ بێبەرنامە نەبێ لە ژیاندا، ورد بێتەوە، بڕوانێ، پند وەرگرێ، هەڵەی خەڵکانی تر دووبارە نەکاتەوە. قورئانی پیرۆز خۆشەویستەکانم، ئیماندارانی بەڕێز، دەچینە خزمەت چەند ئاەتێک وشەی بڕوانەمان پێ دەڵێ. دەفەرمێ فانظر كيف كان عاقبة المجرمين لە سوڕەتی ئەلعراف ئاەتی 84 لە باسی قەومی لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ بڕوانە ئەی ئیماندار عاقبەت و دواڕۆژ و سەرنجامی ئەو خەڵکانەی کە لە فیتڕەتی پاکی مرۆڤایەتی لایاندا لا ڕێبوون، بڕیاریاندا هاوسەرگیری لە نێوان کەسێکی نێر و مێدا بە حەڵاڵی نەبێ، بڕیاریاندا ئازادی جنسی هەبێ، نێر لە نێرمارە بکرێ، مێ لە مێبارە بکرێ. خوا دەفەرمێ فانظر، وەرە ورد بەوە قورئانەکە بخوێنەوە كيف كان عاقبة المجرمين، سەرنجامی ئەو تاوانبارانە چیان لێ بەسەر هات، چۆن بەدبەختی دنیا و قیامەت بوون. بۆیە کەسێک کە ئەگەر خوا نەخواستە فیتڕەتی بەرەولادان ڕۆیشت پێویستە بڕوانێ ئەوانەی ئەو ڕێبازە چەوتیان گرت چۆن بەدبەخت بوون، چۆن مجریم بوون. لە قورئانە بە مجریم بە تاوانبار ناویان دێنێ. خوا دەفەرمێ فانظر كيف كان عاقبة الظالمين، بڕوانە ئەی ئیماندار، بزانە دواڕۆژی ستەمکاران بە کوێ گەیشت، چیان لێ هات. ستەمکار بەڕێزان، حەز دەکەم جاجا پرسیارتان لێ بکەم، ئەلحەمدوللا هەمووتان ئەهلی قورئانن، سواز بۆ خوا، لەوانەیە زۆرتان لە من مەلاتریش بن، بەوەی نەمە ئەموو من جەنابی مامۆستانیشەوە لە خزمەتیاندام تەشریفیان لێرەیە. وشەی زاڵم کێ دەزانێت بە مانای چی دێ لە قورئاندا؟ چ زوڵمێک زۆر زۆر گەورەیە لە لای خوا فەرمێتی ئەوە زۆر زاڵمێکی گەورەیە. چ بەڕێزێک دەتوانێت وەڵامێکمان بداتەوە بەس بە دەقی قورئان. خوای پەروەردگار دەفەرمێ لەسەر زمانی لوقمانی حەکیم لە سوڕەتی لوقمان ئاەتی 13 دەفەرمێ ئین الشرک لظلم عظیم، بەڕاستی هاوبەش بۆ خوادانان ستەمێک و زوڵمێکی هەرە گەورەیە، نەک هەر زوڵمە، زۆر زۆر گەورەیە. کەسێک نەعوذ بالله بۆ هەر شتێکی بوارێکی ژیان کەسێک بەرێتە هاوتای خواوە. بەڕێزان، مشریک ئەوە نییە بڵێ خوا نییە، ئەوە ملحیدە. مشریک ئەو کەسەیە کە لێی بپرسی من خەلق السەماوات والئەرض، چه ئاسمان و ئەم زەویە و مرۆڤایەتی هەموو دروست کردووە بوون و نەبوون، دەڵێ ئەڵڵا، ئەڵێ بڕوام وایە هەر ئەڵڵا. بەڵام بڕوای وایە قەبرێک بەقەدەر خوا بەقەدەر ئەڵڵا دەسەڵاتی هەیە لە بەخشینی منداڵدا، ئەوە دەبێتە مشریک. جا خوا ئەوەی لە هەموو شتێک پێ ناخۆشترە. بۆچی زوڵمە؟ جەنابتان بەعەقڵ بیری لێ بکەنەوە. جەنابت لە مناڵیەوە ڕەنجت دابێ، خانوویەکت دروست کرد بێ، سارەیەکت کڕی بێ، ماڵێکت پێکەوە نابێ، کابرایەکیش بەس خەوت بێ و خواردی بێتی و بێ، بڵێ وەڵڵا من ڕێک نیوەی ئەم خان و ماڵە هی منە، قبوڵی دەکەی؟ ئەڵێ کاکە خۆ تۆ هیچن نەکردو، من ماڵی خۆمە، تاپۆی لەسەر خۆمە، ڕەنجی ماڵ و منداڵمە. دەی تەشبیه نەبێ خوای ئەرز و ئاسمانەکان کە بەبێ ویستی هیچ کەس کە پێویستی بە کەس نییە، هەمووی بۆ خۆی دروست کردووە، هەمووی بۆ خۆی ڕزقی دەدا، هەمووی شیفاکە بەدەستی خۆیەتی، بۆ خۆی ژیان دەبەخشێ، بۆ خۆی ڕوح وەردەگرێتەوە بە فەرمانی ئەو نەبێ کەس ڕوحی دەرناچێ. ئەی باشە قبوڵ دەکرێت کەسێک کە هیچ نییە خۆی مەخلووقە بڵێ من هاوبەشی خوام، یان وەک مشریکینی قەدیم بتێک بێنی بەردێک بۆ خۆ دروستی کەی وەڵێ بەقەدەر خوا دەسەڵاتی هەیە، ئەوە فڵان شتە ئەمە خوای بارانە، ئەوە خوای هەورە، ئەوە خوای گەرمیە، ئەوە خوای جەنگە، ئاخر هەزاران خوایان هەبووە. معقولە چ زاڵمێک لەوە زاڵمترە مشکێک بێنی جردێک بێنی بیپەرستی وەکو خوا بیپەرستی، بڵێ بەقەدەر خوا دەسەڵاتی هەیە.
کەسێک خۆر بپەرستێت جاوانە هەموو لە جیهانی ئەمڕۆدا هەن بەڕێزان ئەوە گەورەترین زاڵمە خوا دەفەرمێ سیرکەن سەرنجامی ئەو ستەمکارانە چیان لێدێ ئەو مشریکانە چۆن ئەبوو جەهل و ئەبوو لەهابەکان و حتا قیامەت دەمێنێت چۆن بەدبەخت بوون دووەم زاڵم کێیە إن الكافرون والكافرون هم الظالمون لە سوڕەتی ئەلبەقەرەدا خوای پەروەردگار دەفەرمێ بزانن بەڕاستی کافرەکان ستەمکارن کافر زاڵمە سێیەم کە ظالم خوای پەروەردگار دەفەرمێ إنما السبيل على الذين يظلمون الناس لسورة الشورى آياتي 42 دەفەرمێ هەر کەسێک خەڵکی بچەوسێنێتەوە جا خەڵک دەچەوسێنێتەوە توانای هەیە زلە لە خەڵکدا تۆ بێ دەسەڵاتی هاوڵاتیەکی سادەی ئەو بەو پێگەی هەیەی ئەوەندەی دەسەڵاتە زلەیەک لە خەڵکدا هەیە دەسەڵاتی ساندنی ماڵی خەڵکی هەیە سەرانە لە خەڵک دەستێنێ پارە لێ دەستێنێ هەستەمەکەی گەورەترە یەک وڵاتی داگیر کردو بەرهەمەکەی هەمووی بۆ خۆی دەبا وەکو سوالکەرەکە شتێک بدا بە میلەتەکە ئەوانە هەموو زاڵمن خوا دەفەرمێ ورد بەوە ئەی ئیماندار بڕوانە فانظر كيف كان عاقبة الظالمين چارەنووسی ئەو ستەمکارانە چیان لێ هات خۆزگە هەموو کار بەدەستێک ئەو ئاەتەی لە پشت سەری خۆیەوە بنووسیایە بۆ ئەوەی بیری خۆی بخاتەوە ئەوانەی پێش ئێمە زۆر لە ئێمە دەسەڵاتدارتر بوون لە فیرعەونەوە حتا ئەمانەی ئێستا زۆر لە ئێمە دەسەڵاتدارتر و خاوەن چەک و ئەسلیحە و هێز و سوپا بوون بزانە هەر ئێمە بە چاوی خۆمان من تۆ جەنابتان ئەرێ چەند سەرکردەی زاڵمتان لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم عێراقوانە دابینی چۆن ڕیسوا بوون چۆن خەڵک ڕسمەکانی خستنە ژێر پێوە ئەوەی کە خەڵک لە ماڵیشەوە نەیدەوێت قسەی پێ بڵێ چۆن ژن و مناڵ ڕسمەکانی داگرتن چۆن بەدبەختی کردن چۆن لە کونا دەریان هێنان ئەبێ خەڵک ئەوەی لەبیر بێ ئەگەر منیش ستەم کار بم ستەم لە میلەتەکەم بکەم ستەم لە کورسی حکومڕانەکەم بکەم ئاوا بەدبەخت دەبم خوا دەفەرمێ بڕوانە فانظر کاکە بڕوانە فانظر كيف كان عاقبة المفسدين أي گەندەڵ کار لە هەر پێگەیەکا بزانە عاقبەتی گەندەڵکاران چۆنە لە سوڕەتی ئەعراف و سوڕەتی ئەنەملدا خوا دوو جار ئەوە دەفەرمێ بزانە بڕوانە فانظر بڕوانە عاقبەتی ئینسانی گەندەڵ بەکوێ گەیشتووە فانظر كيف كان عاقبة المنذرين لسورة يونس آية 73 لباس قوم نوح هذا فرمي وبو أوانشك أمتي محمد صلى الله عليه وسلم أم قرآن عن شور روج بصر هذا خلندريتوا فانظر بزان كسيك بيامي خواي برجوي خست هر جوی پێ نەدا هەر بۆی خوێندرایەوە یان وەری نەگرت یان وەری گرت و لەم جۆ ڕۆیشت و لەو جە چوە دەرەوە کاری پێ نەکرد بزانێت چیان لێ بەسەر هات بڕوانە فانظر جا خۆشەویستەکانم سەرنجی ئەم وشانە بدەن لە قورئاندا الحەمدلله ئەمە مانگی ختمی قورئانە هەر یەکەمان بە پێیتوانە لە خزمەت قورئان داین لەسەر وشە بە وشەی قورئانەکە لە کاتی ختما بوەستن بیسەران و بینەرانی ئەم وتارەژە ئەم زنجیرەیەشدا هەر کەناڵێکەوە بن ئاگادار دەکەمەوە ئینشاء الله کاتی زۆرتان ببەخشن بە قورئان هیچ شتێک نییە بڕواتان هەبێ هیچ کتێبێک نییە بتوانێ بەقەدەر یەک ئاەتی قورئان دەرست بداتێ بەڵام بە مەرجێک تەدەبوری لێ بکەی لێ وەربیتەوە وشەکانی ئەم ئاەتانی کە بۆم باسکردن وشەی مجرمین ظالمین مفسدین منظرین تاکن یان کۆن یان جەمعن چێ ئەزانێ جەمعن بەڵێ بەبێ گومان هەمویان بە جەمع هاتوون بۆ خوا پێمان دەفەرمێ فیرعەون هەر یەک دانە نییە حتا ڕۆژی قیامەت زاڵم دووبارە دەبێتەوە حتا ڕۆژی قیامەت گەندەڵ لە کۆمەڵگادا دەبێت تا ڕۆژی قیامەت پەرژین بێت لە ڕووی جەنابتان بە گۆڵ بەد ئەخلاقەکان لە کۆمەڵگادا گروپیان دەبێت جەماعەتیان دەبێت داواکاریان دەبێت ئەمانە جەمعن ئەمانە قەد نابڕێنەوە تا قیامەت دەبن بەڵام ئەی بۆ دەفەرمێ فانظر تاکە فاعیلەکەی چییە چێ لە زمانی عەرەبیدا شارەزاییە فاعیلی فانظر چییە فانظر ئەنتە فاعیلەکەی زەمیرێکی مستەتیرە یعنی ئەنتە تۆ بڕوانە تۆ خوا نافەرمێ بڕوانن منیش بۆیە زنجیرە باستەکەم ناونا بڕوانە خوا دەفەرمێ ئەگەر ئەوانە زۆرن تۆ بەتەنها بڕوانە بەتەنها بڕوانە مەڵێ لەگەڵ عامێ دەچمە شامێ کوڕە وەڵام منیش وەک ئەو خەڵکە خەڵک بە دووی زاڵم کەوت لەگەڵ دەبم چەپڵەی لێدا چەپڵە لێ دەدەم بەڵێ کرد بەڵێ دەکەم دانیشدا دەنیشم فانظر خوا دەفەرمێ بەتەنها تۆ بڕوانە چونکە لە قیامەتە خۆت بەتەنها لێپرسینەوە لەگەڵ دەکرێت لەم دنیاشە ئەگە خۆت پاکبی بە گوناهی خراپەکارانەوە تیان ناچی ئەگەر موسڵمانێکی ساغ و دروست بی فانظر بەتەنیا خۆت بەرپرسیاری خۆت بە ئەمجا خێزانت ئەمجا منداڵت ئەمجا براکانت ئەمجا هاوڕێ خۆشەویستەکانت ئەمجا ئەهلی مزگەوت و شار و دەڤەر و هەرێمەکەت ئەمجا موسڵمانانی جیهانەکە گوێیان لێگرتی فانظر
خۆت بڕوانە بە تەنها بەرپرسی. وشەیەشکە لەم ئاەتانەدا کە زۆر دووبارە بۆ چی ئەزانێت چی بوو ئێستا خوێنمانەوە. فانظر كيف كان عاقبة المجرمين فانظر كيف كان عاقبة الظالمين فانظر كيف كان عاقبة المفسدين فانظر كيف كان عاقبة المنذرين. چ وشەیەک زۆر دووبارە بۆوە فڵە و فانظورمان باس کرد. چ وشەیەکی کە عاقبە ڕەحمەتی خواتان لەبێ لە هەمووتان. وشەی عاقبە عەرزم کردن کە قورئانتان خوێندنەوە ناکرێت قەڵەمێکت بەدەست بێ وشە بە وشە بەس بژێریا بێنی خەت. بۆ ئەمها عاقبە لە هەموویدا عاقبە. بۆ وشەی عاقبە سەرنجامیان چارەنووسیان بڕوانینە چینیان بڕوانینە چارەنووسی ئەوانە کە خراپەکار بوون و بە فەرمانی خۆیان نەکرد. بەڕێزان بۆچی عاقبەتەن ئەوەندە دووبارە بۆوە؟ ئەمە پێمان دەڵێ ئەوانە ماوەیەک چاچیان خوارد. خوای گەورە دەست بەجێ غەزەب لە زاڵم ناگرێ. ماوەیەک مۆڵەتی ئەدا لەبەر دووشت بەڵکو بۆ خۆی تەوبە بکە بەڵکو پند وەرگرێ بەڵکو شتێک بێتە بەر چاوی و خەڵکەکەش ئیسراحەت بکە. دووەم ئایا میلەت هەر قبوڵی ستەمیەتی دەی موبارەکی بێ. خوای گەورە زوڵم لە کەس ناکە. مفسید بەڵکو خوای گەورە شتێ بخاتە بەر چاوی و بە ئاگا بێتەوانێت تەوبەیەک بکە و خوای گەورە غەزەبی لێ نەگرێ نەیخاتە قیامەت. بۆیە بەڕێزان سەیدەکەی خوای گەورە دەفەرمێ عاقبەت چارەنووس و سەرنجام لە دوای چی دێ؟ لە دوای ماوەیەکی زۆر دێ. واتە ئەمانە ماوەیەک زۆر باش خواردیان زۆر چاک بەدڵی ئەوان دنیا بەڕێوە چوو. خوا دەفەرمێ فانظر ئامان نەخەڵەتی بڵێ ئەی بۆ ئاوا چاکی دەخواوی چی لە نایە عاقبەتەکەی شەرتە. بۆیە بەڕێزان دوو وشە هەیە ڕێک بە مقابلی دوو وشە دێن. یەکەمیان وشەی عاقڵ وەکو جەنابتان خەڵکانی ژیر و عاقڵ و دنیادیدە و پەندوەرگر. وشەی عاقڵ بەرامبەرەکەی یەکسانە بە عاقبەت هەردووکیان بەعێ دەست پێ دەکەن. ئینسانی عاقڵ بۆ هەر ئیشێک سەیری عاقبەت دەکا. قەت ناڵێ ئەمڕۆ وا باشە و ئیشەکە دەڕوان نە ئەڵە با سەیرکەم عاقبەتی ئەم کارە دەگاتە کوێ. وشەی عاقڵ یەکسان کەن وەکو بیرکاری بە عاقبەت. خۆشەویستەکانم هەر کارێکتان کرد لە هاوسەرگیریەوە بێ لە کەسابەتەوە بێ کوڕە لە برادەرایەتیەوە بێ لە خزمایەتیەوە بێ هەر کارێکت کرد سەیری عاقبەتەکەیکە بزانە عاقبەتی ئەم کارە دەگاتە کوێ. مەڵێ ئەمڕۆی باش بێ و سپێنێش وەکو خۆی دەڕوا ناوەڵا سپێنێ وەکو ئەوانە لێ دێ. خوا فەرمووی عاقبەت زۆر گرنگە. عاقڵ سەیری عاقبەتی کار دەکا. وشەی دووەمیان بمبورنەگە وشەیە لە منبەرەوە بڵێم لە ڕووی جەنابتاندا نەبێ ڕووم لە ئێوە نەبێ. وشەی ئەحمەقمان هەیە. ئەحمەق یعنی ئینسانی کەودەن ئینسانی جێل ئینسانی دەبەنگ ئینسانی گەمژە. ڕێک مقابلەکەی بەرامبەر بەچێ بە ئەلف دەست پێ دەکا. ئەلئان ئێستا ئینسانی گەمژە ئیسی ئێستای بڕوا دەڵێ کوڕەبانی مشکلە نییە ئەوە کەودەنە ئەوە گەمژەیە دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ. ئەلئەحمەق بەرامبەرەکەی وەکو بیرکاری یەکسانە بە ئەلئان ئیشەکەی بەس ئێستایە. ئەها کاسبکارێک ئەگەر گەندەڵ بێ ئەگەر ئەحمەق بێ ئیشەکەی ئەوەندە بە خراپی بەڕێ دەکات کوڕ ئیشی فڵان کەسم بەڕێ کرد بەڵام بیری ئەوەی ناکاتەوە ڕۆژ بە ڕۆژ مشتریەکانی لەدەست دەدا ڕۆژ بە ڕۆژ کەسی بەدەستەوە نامێنێ. حیزب بێ سیاسی بێ ئەگەر بیری ئەوەی کردەوە کوڕەمی انتخاباتەشمان بەڕێ کرد ئەوە ئەحمەقە ئەوە چونکە لە دواییدا هەروە ناڕوە. عاقڵ بیری ئایندە دەکاتەوە ئەڵە ئەمڕۆ کەمێکم لە مشتریە دەستکەیەوە بە پاچی لەگەڵ یابم بەیانی مشتریەکی کەشم بۆ دێنێ بازاڕەکەم خۆشتر دەبێ گەرمتر دەبێ حیفە دڵی فڵان کەس بتۆرێنم. هەر ئیشێکت کرد عاقبەتی ببینە. بەڵام ئەحمەق چی دەبینێ؟ ئەلئان ئێستا ئیشەکە بڕوا کوڕ ئەمڕۆ پاڵی پێوە بەیانیش بۆ خۆی دنیا هەروە دەڕوا ناوەڵا دنیا هەروە ناڕوا. فەرمووی عاقبە بەڕێزان وشەی عاقبەت زۆر گرنگە. کۆتایی ئەم باسە بەوە دێنم کە جاری وایە ڕوانین بۆ یەک کار دوو دیدی جیاوازی هەیە. یەک ئیشە جەنابتان ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەهلی مزگەوت و عاقڵ و دنیادیدە سەیری دەکەن کەسێکی کەش بە نەوعێکیکە سەیری دەکات یەک ڕووداوە بەڵام ئەمیان عەقڵی لەکوێ و ئەوەیان دید و تێڕوانینی بۆ کوێ. بابەتێک هەیە بەسەرهاتێکە جارێک لە کتێبێکا خوێنمەوە بە ناوی من و ئێمە وابزانم نووسینی و نووسەری فارسی ئێرانی ئەمیر ڕەزا ئارمیونە کە جەبارتەنیا کردوێتی بە کوردی لە بەرگی یەکە بینیومە. لەوێدا دەڵێ یەکێک لە پاشاکانی فارس کە حکمڕانی چەند هەزار ساڵیان هەبوو ئەزمونیان هەبوو لە حکمڕانیدا بە کابرایەکی وەزیری دارایی خۆی گوت وتی وەزعی خەڵک چۆنە
ئیتر ئەو پاشایانەوە کۆم سەرکردانی ئەمڕۆ نەدەچوونە ناو خەڵکەوە هەر لە شوێنی دوورەوە دەیانڕوانی ئەوانەی لە دەوریان بوون کاوێشکارەکان جامنەوانە ناو دەنێم کاوێشکار نەک ڕاوێشکار چکە ڕاوێشکار دڵسۆزە ڕاوێشکاری دڵسۆز چی ڕاستەقینە و حەقیقەتە دەڵێت جەنابی سەرۆک جەنابی فڵان وەڵڵی حاڵی میلەت ئاوایە ئاوە ڕاستەقینەکەیەتی کاوێشکار دەڵێ قوربان هەر دڵی تۆ مرتاح بێ وەڵڵی خەڵک عیبی نییە هەر دنیا شامی شەریفە جەنابی وەزیر بە پاشای گوت وەڵڵا قوربان خەڵک ئەوەندە تێروتە سەلە ئەوەندە بێعیبە ئەوەندە هەرزانی و فەراحیە وتی بەڵگەیەکم دەیە بەڵگەت چییە وتی قوربان بەڵگەیەکی زۆر جوانم پێیە بەڵگەم ئەوەیە ئەم ساڵ هەرچی پینەدۆزە پینەدۆزەوەی پێڵاوشت دەدورێتەوە کە پیشەیەکی پیرۆزە هەر یەکەر ڕۆژێ لە ئێمە پێویستیمان بەو بەڕێزە دەستە ماندوانە بووە دەستیان خۆش بێ لە کەسابەتی حەڵاڵدا ماڵ و منداڵیان بەو مەچینەیە و بەو پینەدۆزیە بەخێو دەکەن ئەو پەڕی جێگەی حرمەتن ئەوانی ئەویان هەیە وتی قوربان نیشانەی وڵاتی پێشکەوتوو ئاوەدان و خەڵک تێر ئەوەیە ئەو پینەدۆزانە ئەم ساڵ زۆربەیان چوون بۆ حەج پاشە دەقەیەک ڕاوەستە کورەکتی هەی گەمژە ئەوە نیشانەوەیە خەڵک زۆر لات و داما و برسیە وتی قوربان جەنابی پاشا چۆن وتی هەی گەمژە ئەوە نیشانەی ئەوەیە خەڵک پارەیان ئەوەندە لە جیشفانان نەبووە پێڵاوی تازە بکڕن ناچار بوون هەموو چوونە لای پینەدۆزان پێڵاوان بدورنەوە یا پینەدۆز بە پێڵاو دوورینەوەی دەوڵەمەند بۆ چۆتە حەج ئەگەر ڕاستەقینە خەڵک تێر و تەسەل بووە دەبوو پێڵاو دوور مەعمەلی پێڵاو دەوڵەمەند بوونایە بچوونایە بۆ حەج بەڵام تۆ لێ حاڵی نەبووی کە پینەدۆز دەوڵەمەند بێن نیشانەوەی خەڵک فەقیرە وەزیر سەرێکی بۆ خوراند و هەڵا خۆ جەنابی پاشا ڕاست دەکەی کورەکتی ڕاستی چی یەکەم تۆ دەتەوێت بە عەقڵی خۆت لە دنیا بڕوانی بەڵام من بەدی دێچکە تێی دەڕوانم بۆیە دەکرێت بەڕێزان جاری وایە یەک ڕووداوە دوو کەس تێی دەڕوانن ئەمیان زۆر بە دیوێکی جوانترا دەیبینێ ئەویان بە دیوێکی تردا ئەمە سەرەتای وتارەکەم وان بوو زنجیرە باسی بڕوانە ومێدەوارم هەمومان چاوکراوە بین لە ژیاندا پند وەرگرین لەو کەسانی کە لە پێش ئێمەدا دنیایان بەجێهێشت بزانین بڕوانین فانظر یەک بە یەکتان وربنەوە هەڵەی کەسانی پێش خۆمان دووبارە نەکەینەوە تا دەرسێکی تر لەم زنجیرە باسی بڕوانەدا هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته